کەسانێک کەوا سومعەت و ناوبانجی چاچیان هەیە لە ناو خەڵک، کەسانێکن کە بەس بەوە ناسراون خێری خەڵکیان هەیە، لە سوود و قازانجی خەڵک و کۆمەلگا کار دەکەن، پایە بەرز و خاوەن شخصیەتن. ئەگەر بەرامبەر برایەکی موسڵمانی سادەت تاوانەکە ئەوەندە گەورە بێ، بزانە بەرامبەر بە زانایەک بە کەسێکی پایە بەرز، کەسێکی خاوەن کەسایەتی زۆر تاوانەکەی گەورەترە. بەڵگەمان پێغەمبەرمان صلی الله علیه وسلم دەفەرمێ لە فەرمودەیەکەوە دایکە عایشە بۆمان ڕیوایەتی کردووە لە سونەنی ئەبوو داود بە سەنەدێکی صحیح هاتووە، دەفەرمێ ئەقیلوا ذەوی الهەیئات عەثەراتهم. ئەقیلوا واتە ئەعفو، ببورن، چاوپۆشی بکەن لە چی؟ لە عەثەرات واتە پێخلیسکان و زەلاتی ذەوی هەیئات، خاوەن کەسایەتیە بەرزەکان، خاوەن خوڕەوشتە بەرزەکان، کەسایەتیە ناسراوەکان. إلا الحدود، تەنها حدود نەبێ، واتە حدودی خوای گەورە. کاتێک حدودی خوای گەورە دەشتێنێ لەو کاتەدا ئاساییە، بەڵام شتانێک کەوا حدودی خوای گەورە نییە، زەلەیەکە لێ ڕووی داوە، هەڵەیەکە تێی کەوتووە، وتمان چێ هەیە تووشی هەڵە نەبێ، تۆ بێی ئەوەندە و ئەوەندە و ئەوەندەی تر گەورەی بکەیت و بەڵاوی بکەیتەوە لە شەرقی دنیا بۆ غەربی دنیا، کارەساتەکە ئالێرەدایە.